ئەنا لێدانی ئێران تقریبا ماوەیەکی زۆرە بڕیارەکەی لێ درراوە. ئەمریکا ئێستا دەبین ئەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی کە لە ڕابردوو دیسا جێبەجێ دەکات وتی لە بنکە سەربازەکانتان دەدەین لە بنکە ئەتۆمیەکانتان دەدەن و پێشتریش لێمان داون نەتەنز و فۆروەرد و ئەسفەهان و هەروەها لە سەرکردە سیاسەکانتان دەدەین سەرکردە سیاسەکان بەبەستی پێی خامنەئی و دەسوودارەکەیەتی. بۆیە ئەم مەترسیانەی کە ئێستا هەیە بۆ تەشەنەکردنی جەنگەکە بۆکو بڵێ ئێستا لە ئێستادا دەرکەوتووە ینی باوادیرەکانی دەرکەوتون بۆ نمونە هێرشەکانی ئێران بە پێچەوانەوە بۆ سەر دووەلی خەلیج و بۆ سەر هەرێمی کوردستانیش لێرەوە دەڵێم ئەگەر بێت و سعودیە ئیمارات قەتەر بەحرەین و هەروە کۆیت ئوردن پارێزراو نەبن لە ساڕوخەکانی ئێران کەمانە دەوڵەتن و خاوەن سیادەن و خاوەن سەروەرین و هەوڵیشان داوا لە ڕابردوو بۆ بە شێوازێکی بۆ ڕاگەاندنەکانیش بێکاوان نایەنەوێت بکرێت سەر ئێران ئەی هەرێمی کوردستان چۆن لەم بەینا داوا بکرێتەوە پارێزا بە لە کاتێکا کە دوو بنکەی سەربازی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای لەیە کە لە هەولێرە و لە حەرێریشە. ئەڵبەتە ئەگەر سەیری نەخشەی بڵاوەکردنی هێزی ئەمریکا کە لە وڵاتی ناوەڕاستدا هەرێمی کوردستانی تێدایە، عێراقی تێدایە، قەتەری تێدایە، کۆیتی تێدایە، سعودی تێدایە، ئوردنی تێدایە. ترامپ زۆر بەڕوون و ئاشکرایی وتی بەڵێ ئەمە جەنگە قوربانی هەیە بەڵام جەنگە ئەبێت مەسەرەن بۆ بەدەچێنانی شتێک کۆمەڵە قوربانی هەر بدەیت. بۆیە پێم وایە لە ئامادەبوون بۆ قوربانی بە خەڵکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بدا ئامادەیشە قوربانی بە کوردیش بدا بە عەرەبیش بدا بە قەتەر و بە سعودی وانشدا لەم جەنگە دەڵێت جەنگە و هاوپەیمانی منە. پێم وایە ئەگەر شەڕەکە لە هەفتەیەک تەپەڕی کرد و ئەم ئێران بەم شێوازانەی کە ئێستا بەردوومانی ئەم دەوڵەتانە دەکات پێم وایە ئەوانش لە بەرەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تەیارە و ساڕۆخەکانی خوان ئاراستی ئێران دەکەن.